خۆشەویستان سلااوتان لێبێت سلااو لە بینەرانی ئازیزی پرۆگرامی ڕۆژێکی نوێبێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن بە ئومێدم بەیانێکی پڕجوانیتانە بێت ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی مەراسیمێکی زۆر تایبەت بەڕێوە دەچێت بێگومان 55 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی زانکۆی سلێمانیدا ڕۆژگارێک لەمەوبەر لا 23 دەی 1968 زاینی و بە یاسای 143 زانکۆی سلێمانی دامەزراوە لە خوێندنی ساڵی 1968 بۆ 69 جا بە ئەوی کە ورتر لەسەر تەواوی کۆی ئەو مەراسیمانی کە لە نێو زانکۆی سلێمانیدا بەڕێوە دەچێت کە زانکۆیەک لانکی ڕۆشنبیری و خوێندن و ئەدیبان تێدا سەری هەڵداوە پێم خۆشە بچمە لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم لەسەر تەواوی ئەم مەراسیمەی ئەمڕۆ قسەمان بۆ ئەکات کە ئەو خوێندکارانی کە ئەمڕۆ لێرن بازانین چۆن ئامادەی خۆیان دەربڕیوە زۆر بەڕێز مامۆستا نیازیم لەگەڵا بێت مامۆستا گیان سوپاس بۆ ئامادەبوونت هەربالەوە دەست پێ بکەین ئەمڕۆ ئەم مەراسیمەی کە لە زانکۆی سلێمانی بەڕێوە دەچێت پێمان بڵێ کۆی تەواوی مەراسیمەکە چی لە خۆگە کە خوێندکارانی خۆشەویست لێرە ئامادە بەخێر بێن ئەمە ئەم بیرۆکەیە ئەمە دوم ساڵێکەوە مجموعەیە میوانەکانی کە با بڵێن ئەو دەرچوانەی کە لە زانکۆی سلێمانی دەرچوون لە وەجبەی یەکەمەوە کە 1972 بوو تا ئاخر 1970 ئەمانە خۆیان گروپێکیان دروست کردووە شتەکە تەتەوعی یعنی لە خۆیانەوانە هەڵقڵاوە ئەمانە ئەیانەوێ بێن بۆ سلێمانی بڵێن ئێمە سوپاسی ئەم زانکۆیەکەن کە فێری علمی کردین سوپاسی خەڵکی ئەم شارەکەن کە لە ناویانە بووین هەستمان بە غەریبی نەکردووە خۆشەویستی خۆیان دەرەبڕن بەسە تەمان ئەمە نە جهەتێکی حکومی حزبی لایەنێک نییە سپۆنسەری کردبێ ئەمانە بە پارەی خۆیان بە هاتوچۆ بە ئوتێل بە خواردن هەمووی لەسەر حسابی خۆیان کردویانە هیچ لایەنێ نییە و زۆر میوانی تایە لە دەرەوەی وڵاتەوە هاتووە لە ئوسترالیاوە لە ئەمریکاوە لە ئەوروپاوانە جگە لە شارەکانی خوار و جە لە شارەکانی هەرێم و ئەم ئێستا ئەم کۆبوونەوەی ئێمە ئەوەیە وەکو جەژنێکی لێ هاتووە خۆی 23 مانگ دایما جەژنی لەدایکبوونی زانکۆی سلێمانیە ئێمەش کۆبینە و سەرۆکایەتی زانکۆ بەڕاستی هەمویان لەگەڵمانە یارمەتیان ناوین ئەم قایان کرد و کۆبووینەتەوانی و ئەم قساناکەین و کۆبی تەواوی مامۆستا گیان زۆر بە کورتێمە ئاماژە بۆ بکەم کە ئەو خوێندکارە خۆشەویستانی کە لێرە کۆبوونەتەوە با بڵێن تەواوی دەرچوانی ساڵی 68 بۆ 81 ئەگەر هەڵە نەبم پێمان خۆشە دووەوە یەکەم وەجبەکە دەرچوو 72 تا 81 هەموو دەرچوانەکەی تایە و هەموو کولیاتەکانیشی تایە بە تێکەڵاوی هیچ شتێکی محدد نییە باشە چالاکیەکانی تر چی لە خۆگرێت لەسەر تەواوی دوای ئەم قسە بوتانی کە بە ڕێزانە ئەیلێن ئێستا یەنەوە ئەم معرەزی ڕسمە کۆنانێکی جامیعە ئەفتیداع کرێتەوە دوایەوە چینە دەرەوە وەکو بڵێ جەو لە حوڕێ لە ناو جامیعە لەو شوێنە یادگاری کۆنەکانیان نەنادی و ئینجار ڕسمەگرن و دوایەوە نیوەڕۆ جامیعە داواتیان کردەوە ناخواردن بە کورتی ئامانجەکەتان لە چیا بوو لە کۆکردنەوەی خوێندکاران ئامانجەکە هەر ئەوەیە تەنها سوپاس بۆ زانکۆ سوپاس بۆ خەڵکی سلێمانی ئەوان کە هاتوون منیش پشتیوانم من نوێنێری ئەوانم لە لوچنەکان کەوا لێرەوانێ هاوبەشیانم بۆ ئەم ئیشە سەرێ خۆش بێ چاوەکەمی سوپاس زۆر سوپاس بۆ مامۆستا نیاز مستەفا ساڵح کەریم کە بەڕێزیان کۆمەڵێک زانیاری تەواوی پێیان لەسەر ڕێخستنی تەواوی مەراسیمەکە جا ئێستا پێم خۆشە کۆمەڵێک لە خوێندکارانە بانگشتی لای خۆمی بکەم بۆی لە نزیکەوە باز لە یادەوەرە جوانەکانی نێو زانکۆی دایک زانکۆی سلێمانی بکەن کە ساڵانێک لێرە خوێندنیان تیا بەسەر بردووە ئێستا هاتوونەتەوە نێو زانکۆی سلێمانی و ئەیانەوێت ئەو یادەوەریە جوانانە زیاتر بۆ نەوەکانی دوای خۆیان زیاتر بەجێبێڵن و زیاتر ئەو یادەوەریە جوانانە بهێڵنەوە چ لە کۆلێژەکەی کە تیانە با بڵێن تەخەڕوجیان کردووە و لە هەمان کاتە ئەو یادەوەریە جوانانی کە لە نێو هۆڵی ڕاپەڕین کە هۆڵێک پراوپڕ لە کۆڕ و سیمینار و کۆبوونەوەی تەواوی خوێندکارانی خۆشەویستە لە ماوەی خوێندنە بێگومان با بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی شۆڕش لە عێراق و بە یاسای 143 زاینی زانکۆی سلێمانی کە لە ساڵی 1968 زاینی دامەزراوە سەرەتا چەند کۆلێژێکی سەرەتایی تیا کراوەتەوە کۆلێژەکانیش با بڵێن سەرەتاییەکەمە بەسم لەوەی چەند کۆلێژێکی دیاریکراو بووە ئەوانیش زانستەکان و ئەندازیاری و ئاداب و کشت و کاڵ بوون بۆیە لەم نێوەندەیە خوێندکارانی خۆشەویست توانیویانە سوودێکی یەکجار وەرگرن لە تەواوی ماوەی خوێندنیانە بۆیە لێرەش کە ئەمڕۆ لە مەراسیمە تایبەتەیە ئامادەن ئەیانەوێت زیاتر ئەو یادەوەریە جوانیانە
بیر خۆیانی بێننەوە بۆ ئەمە بەسەش پێم خۆشە چەند مامۆستایەکی خۆشەویست لێرە وەرگرم ئەگەر جەنابیان تەشریف بێنن سپاسیانەکەم مامۆستای گیان سپاس بۆ ئامادەبوونت بە قوربان سپاسی ئەو هەوڵەی تۆکەم ئەم گربوونەوەی ئێمە یادکردنەوەی ئەو مێژوەیە لاپەڕەکانی تەمەنمان یەکەیە کە هەڵێنەوە لێرانە بەڕاستی ئەمە هەنگاویشی جوانە ئاڕاستەیشی جوانە ئێمە خۆشحاڵین من ئەو ڕۆژەم بە بیریە کە لە جامعە لێرەوە گیرم 76 بۆ 77 بوو لەسەر دیواری ئەم جامعەیە ناوەکان هەڵواسرا بوو هەموو جارێ لێرەشم تێر سیرمە کرد زۆر مویمە کرد لە جامعە وەرگیراین خۆشحاڵ بووین ڕۆژانێکی خۆش بوو بەڵام من ئەڵێم یعنی بە شتێک دەست پێ بکەم من لە تەمەنی خۆم چی تێگەیشتم تێنەگەیشتم چی تێگەیشتم ئەوەی تێگەیشتم زانیم کە هیچ تێنەگەیشتم تەمەن ئەمەغە بە خێرایی ڕۆی ئێستا ئەو ڕۆژە ئەڵێ ئەو ڕۆژەیە کە یەکەم جار لە جامعە وەرگیرام بیرەوەریەکانی جامعە بەڕاستی هەرێکە تەمەنی خۆیە گەنجێتی خۆیە لایەتی خۆمانە یاداوەری جوان هەیە و خۆشی هەیە بەڵام من ئەوە ئەڵێم یعنی کە هاتیتە ئێرە ئێستا لەم لەحەزەیە کە ئێمە وەستاوین تام و چێژی لێ ببینین شەرت نییە کە ئێمە جامعە 100% وەرگرم 20 لە 20 وەرگرم ئەتوانم 16 وەرگرم بەڵام تام و چێش لە لاوێتی و گەنجێتی ئەو سەردەمە ببینم ئەوە مهمە ئێستا ئەم گەڕێتەوە بۆ ئەو کاتانە ینی بۆ لاپەڕەکانی زانکۆ بەڕاستی ئەو کاتە ینی سەدەمێک چەندە ترسناک بوو بەس ئێمە گەنج بووین وەمان زین بە حتمان پیر نابین ئێستا ئەمڕۆ کاتوم ئەمان نبینەوە لێکە بە شێوەیەک تاوان ئێستا ئەم ئەوانەی کە ئەو کاتە گەنج بوون ئێستا لە پلە و پۆست و هەرێکە لە شوێنەکایە کە یەکتریە بینینەوانێ بەم شێوەیە ئەو کاتە بە شێویش گەنجی یەکتریمان بین و ئێستا بە شێویچکە بەڵام هەموو مەرحەلەیەک لە تەمەنەکان تام و چێژ و نرخ و بەهای خۆی هەیە بۆیە من تەمەناکەم ئەم جۆرە کۆڕ و کۆبوونوانە هەر بەردەوام بێ و هەر سەرکەوتوو بێ ئیشتەڵا بەخۆشی بگومان زۆر سپاس بۆ وتە جوانەکانت هێندە بە جوانی باسی زانکۆی دایکت کرد زانکۆی سلێمانیت کرد ڕەنگە ئێستا کەسێک کە بینەری پرۆگرامەکە بێت و ئەم ڕاستیمەش ببینێت لە زاری بەڕێستەوە زیاتر ئەم ئەزمونە جوانەی زانکۆی سلێمانی ئەگەر کەسێک خوێنکار بوو بێت ئەزانێت چەندێک خۆشی و یادەوەریەکانی لێبینەوە مامۆستا پێمان بڵێ بەڕێستان لە چ کۆلێژێک بوون من لە کۆلێجی ئاداب بەشی کۆمەڵناز وەرگیرام خۆی دەرجەکەم لە قانون وەرگیرام لە بەغا 1970 بوو بە سێهەمی سلێمانی دەرچوومە و کاتە لە بەشی ئەدەبی بەڵام دوایی زۆرفەکە وای هێنا کە بێنمەوە سلێمانی بەڵام هەر خۆش بوو و ئێستا ئەنی ئەو کاڵی خریجی زانکۆی سلێمانیم ئەنیمە سەرمایەیەکە بۆ سلێمانی بۆ شارەکە بۆ خەڵکە جوانە گەنجە کە پێگەیشت کە ئێستا هەرێکە بە شێوازێک لە شێوازەکان کە داهێنانی هەیە کە ئەمەش گەورەییە و بەڕاستی من ئامۆژگانیم بۆ خوێندکار و قوتابیانی ئێستای زانکۆ ئەوەیە لە ئێستاە بژین و ئێستا بژین ئەوەی ڕابردوو ڕۆی ئەوەی داهاتوش نازانین چیە لە ئێستاە بژین و ئێستا سەرکەوتوو بن مامۆستا زۆر بە کورتی ئەمەی ئاماژە بۆ بکەم ئەمڕۆ ئەو خەڵاتی ڕێزلەنانی کە هەیە کە ئەبەخشتێتە خوێندکاران و لە هەمان کاتە ئێوە سەردانی تای کۆلێژەکانەکەن و چەپکە گوڵی پیرۆزباییش پێشکەشی تاوی ستافی زانکۆ مامۆستایان و هاوڵاتیانی شاری سلێمانیە من بەڕاستی ئەزانین چیم بیرەکەوێتوان ئێستا کە سەردانی کولیەکان بکەین ئاخۆ ڕۆژ کە تەخەڕوجمان کرد مامۆستایەکی عەرەبیمان هەبوو ناوی مەهدی بوو تەمەنی هەبوو چامانە خواردەوە هات وەلامان وتیەوە ئێوە تەخەڕوجتان کردمان ئەرەوەڵا وتی ئێستا ئیتر لەمە دووە زەمانە شەقتان تێڵایە خوایە یعنی بیرم کردووە لە قسەکەی زەمانەت چۆن شەقمان تێڵایە وتی اینجا ئەچنە بەر پرسیارەتی لێپرسراوی ئەو وەختەی تەرزانە ژیان چییە فعلا قسەکانی تەواو بوو ئێمە دوایەوە حەلبی ئێرانی و عێراقی دەستی پێکرد چونە جێژاوانە یعنی زروفێکی زۆر پڕ لە ئازار دروست بوو بەڵام گرنگ ئەوەی ئینسان بتوانێت خۆی هەلومەرجێک بۆ خۆی دروستکا بۆ ژیان نەک چاوەڕێکە هەلومەرجی بۆ دروست بێ ئێمە هەلومەرجمان لەگەڵ کۆمەڵێ بەرادەر و خۆشەویست هاوڕێی خۆم کە ئێستا لەگەڵمانان وەکو کاک ئومێدە کاک نارۆیە کاکەریمە ئەمانە کۆمەڵێ برادەر بووین خۆمان ژیانمان دروست کرده بوو بۆ ئەوەی ئێستا ئەمڕۆ بۆ بەلاپەڕەیەک بۆ مناڵەکانمانی ئەژێڕینەوانە کە سوودی لێ ببینن و ئیشەڵا ئێمە لەم بیرەوەریانە زیاتر دەرەزوەرەگرین و بۆ مناڵەکان و بۆ گەنجەکان پیان بڵین قوربانی تۆ بم زۆر سپاس بۆ ئێوەشی لاک بوون ماندوو بوون لەگەڵ ئێمە
زۆر سپاس بۆ هەمولایەک قوربانی بن. سپاس بۆ تۆ مامۆستایگیان، سپاس بۆ مامۆستای خۆشەویست کە ساڵانێک لێرە خوێندکاری زانکۆی سلێمانی بوو. ئەس بوون و یادەوەریە جوانەکانی نێو زانکۆی دایکی لە زاری خۆی و زیاتر باس کرد. ئێستا پێم خۆشە یەکێکی تر لەو مامۆستا خۆشەویستانە وەرگرم کە ئەویش ڕۆژگارێک لێرە تەمەنێکی بەڕێ کردووە لە نێو زانکۆی سلێمانی. پێم خۆشە بانگشتی لای خۆمانی بکەم. مامۆستایگیان ئەگەر بفەرموویتە لای ئێمە سپاس دەکەم. زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت، ئەگەر کەمێک بیتە پێشەوە سپاس دەکەم. مامۆستایگیان پێمان بڵێ بەڕێستان لە زانکۆی سلێمانی لە قۆناغی یەکەم یاخود لە وەجبەی یەکەمی زانکۆی سلێمانی کە دەرچوون لێرە لە چ کۆلێژێک بوون تا چەندە خوێندکاران بە تامەزرۆ یاخود بە حەز و ئارەزوویەکی زۆرەوە خوێندنی نێو زانکۆی دایکیان تاوا کرد کە ئەو سەردەمە جیاواز بوو لە ئێستا. ئێمە لە با بڵێن لە حەوت داخلی زانکۆ بووین. بەڕاستی زانکۆی ئەو کاتە ئەوەی من هەستی پێەکەم زۆر جیاواز بوو لەگەڵ ئێستا. زانکۆی ئەو کاتە من بیرم بێ زەیمۆحەت هەبوو، جلێکی زۆر جوان و زۆر ڕێک و پێک بوو، یعنی جیاوازی چینایەتی بە هیچ شێوەیەک هەستت پێ نەئەکرد. ئەو کاتە خوێندکارەکانمان زۆر ڕێکپۆش و زۆر بەڕێز پەیوەندیان لەگەڵ مامۆستاکانمانە هەروەکو هاوڕێوا بووین. یعنی جوانیشی تایبەتی هەبوو ئەو کاتە زانکۆی سلێمانی. و زانکۆی سلێمانی ئەو کاتە پیانەوە بوشی عێراق، ئەمەنە ڕێک و پێک و ئەوەنە مرەتەب بوون پیانەوە بوشی عێراق. و ئێمەش وەکو خوێندکارەکانی ئەو کاتی زانکۆی سلێمانی بەڕاستی گرنگیمانەیە بە خوێندن گریمان. بەڵام یەکشت هەیە من حەزەکەم باسیکەم ئەو پۆلەی ئێمە کە با بڵێن ئامار بوو بەداخەوە یەکێک لە کەسە خۆشەویستەکانمان، یەکێک لە خوێندکارە خۆشەویستەکانمان کە شەهید فاتیح بوو ئەو کاتە بەڕاستی ڕێخستنوشتی وا هەبوو خۆی شەهید کرد. ئەوە یەکێک بوو لە یادگاری ناخۆشەکانمان کە لەو کاتا ڕوویا زۆرمان پێ ناخۆش بوو. بەڵام ئیتر بە شێوەیەکی گشتی ژیان ئەو کاتە لە زانکۆی سلێمانیە ژیانێکی زۆر تایبەت بوو. پەیوەندی لە نێوان خوێندکارەکانە زۆر پەیوەندیەکی خۆشەویستانە بوو. دراسە زۆر بەرز بوو. دەرسەکان بە ئینگلیزی خوێنرا. ئەو کاتە من لە ئامار بووم کە پیان و ستاتیستیک تەلەبەکان مستەوایان زۆر باش بوو. یەکێک لەو تەلەبانەی کەوا ئەو کاتە لەگەڵ منە ئەی خوێن دکتۆر کاوەیە کە ئیسا جێگەری سەرۆکی زانکۆیە بۆ بەشی کارژێڕی. مامۆستایگیان ئەمڕۆ کە ئەم کۆبوونەوەی خوێندکاران لەگەڵ مامۆستایانی خۆشەویست و تەواوی سەرۆکی زانکۆ و مامۆستایانی ئازیزە، هەستی تۆ چۆنە کە لێرە دووبارە هاتوویتە تا پێدناوتە نێو زانکۆی سلێمانی کە ساڵانێک لێرە خوێندنت یا بەسەر؟ ئەڵێ مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە. بەڵێ ڕاستە. من ئیستا بەم تەمەنەوە گەڕاومەتەوە بۆ تەمەنەکانی 21 و 22 تەمەنم کە ئەو کاتە لە زانکۆ بووم. بەڕاستی ئەم یادگاریانە یادگاریەکی زۆر بەنرخە، زۆر خۆشە بۆ من، بۆ هەموو ئەو خوێندکارانەی کە لەو کاتە تەلەبە بوون و ئیستا هەرێکە لە شوێنێک دامەزرا و هەریشێک لە شوێنێک ئەرچێکی خستۆت سەرشانی خۆی و بەڕێوەی ئەبا بۆ خزمەتی وڵاتەکەی و بۆ خزمەتی میلەتەکەی. پامی تۆ چییە بۆ خوێندکارانی ئێستانەوەی ئێستا کە زانکۆی سلێمانی هەم لە قۆناغی یەکا کە ئیشەڵا گەردەوام کرایەوە و دوجاریش بۆ قۆناغەکانی داهاتوو؟ پێم خۆشە بە گروتینێکی زۆر بەرزەوە بتوانن بخوێنن، بتوانن دەوام بکەن، بتوانن خزمەتی ئەو میلەتە بکەن و زانکۆی سلێمانی بە شێوەیەکی گشتی زانکۆیەکێکە لە مەرکەزە سەقافیەکانی دنیا و سلێمانی یەکێکە لەو زانکۆیانەی کەوا دەورێکی باڵای بینیوە. ئەوە بووە ئەم ساڵ سێهەمی زانکۆکانی عێراق بووە و یەکەمی زانکۆی هەرێم بووە. هیوادارم خوێندکارەکانمان بە گروتینێکی زۆرەوە بێنەوە دەوام بکەنەوە و بۆ ئەوەی پرۆسەی خوێندن پەچی نەکەوێت. سەرچاو من سپاسی ئێوەکەم. زۆر سپاس. خۆشەویستان ئەوەی کە لەوێنەکانە ئەیبینن ئێستا تەواوی ئەو خوێندکارانەی کە ڕۆژگارێک لێرە
لە نێو زانکۆی سلێمانی خوێندنیان بەسەر بردو و ئێستا دووبارە هاتوونەتەوە نێو زانکۆی سلێمانی و چاویان کەوتۆتەوە بە تەواوی هاوڕێیانیان لە نێو زانکۆی دایکە و ئێستا بینین هەم ستافی ڕاگەیاندنەکان و بە ئامادەبوونی پارێزگای سلێمانی و لە هەمان کاتە دکتۆرە بەڕێزەکانی نێو زانکۆی سلێمانی لێرە ئامادەن و دوجار ئەچنە نێو حوشەی زانکۆ لەوێ چەپکە گوڵ و تاجە گوڵینە پێشکەشی تەواوی کۆلێژەکەیان ئەەکەن و تەواوی ئەو وێنانش کە لە ئێستا لە بەردەم هۆڵی ڕاپەڕینە با بڵێن دانراوە و هەڵواسراوە تەواوی وێنە و یادگاریەکانی خوێنکارانە ئێستا بە چای خۆیان تەواوی ئەو ئەرشیفە جوانانە ئەبینن کە لێرە ئەم مێژووە پرشنگداری زانکۆی سلێمانی بە هەڵ و هیمەتی تەواوی خوێنکاران بۆ کە بەشێک لەو خوێنکارانش ئێستا ئەبینین هەم لە دەرەوەی وڵات سەردانی دەروی وڵاتیان کردو یاخود لە کۆلێژەکانی ئەندازیاری پزیشکی لە بوارە جیاجیەکانە خوێندوانە و ئێستا خزمەتێکی تەواو ئەگەیەنن بە زانکۆی سلێمانی و جا ئێستا پێم خۆشە یەکێکی تر لەو مامۆستایانە وەرگرم کە بە خۆشحاڵیەوە لە لامان میوانە بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستایگیان بە هەر لەوە دەست پێ بکەین مامۆستا پێمان بڵێ هەستی بەڕێستان چۆنە کە ئەمڕۆ لە مەراسیمە تایبەتەیە ئامادەن وا شتێکی تایبەتیە بۆ من دوای 42 ساڵ بێمە برادرانە ببینم و ئەو دانیشتنە خۆشە و ئەو بەڕێوەبڕێکردنی ئەو دانیشتنە زۆر مهمە زۆر گرنگە بۆ من. مامۆستا بەڕێستان لە چ کۆلێژێک بوون و پێمان بڵێ تا چەندە هاوڕێک نزیکەکانی خۆتت لە مەراسیمەیە بینیەوە؟ وەڵام تا من کولەی دەرەقسات بووم بڵێن ساڵی لە 1970 بۆ 1970 دوای نەقلی هەولێر بوو ئیتر لەوێ من چوومە دەرەوە سا من لە سویدەوە هاتووم ئیتر ئەو شتە زۆر مهمە بۆ من زۆر برادران و هاوڕێیانی کۆن و دیسان دووبارەم دی و مهمە بەلەمەوە دەستان خۆش بێ دەست هەموو لە هەموو جەماعەتەوەی کە ئەو شتەی ترخان کردەوە مەمنونیان. زۆر بە کورتی چی یادەوەریەکی جوان لە مێشک و هزری تۆیە تاوکو ئێستا لە نێو خودی زانکۆیە هەرەمێنێتەوە؟ وەڵڵا بڵێم چی هەموو شتەکە زانی چۆن کاکاوت 65 ساڵی کەم نییە و تەمەنی منە تر ئەوە زۆر مهمە ئەوە تر دوایەوە هەرچی بێ باردێ لە هەمان کاتە خزمەتێکی باشیشت گەیاندۆ بە کوردستان. وەڵڵا تەمەناکەم وابێ تەمەناکەم وابێ چاکەم سەگیان سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان قەرەباڵغێکی زۆرەیە لەبەرەوەی تەواوی خوێنکاران و ئامادەبوانی نێو مەراسیمەکە پاشکەمێکی تر ئەچنە نێو حەوشەی زانکۆی سلێمانی و لەوێش تەواوی بەشەکانی نێو زانکۆی سلێمانی ئەگەڕێن ئەمە یادەوەریەکی جوان بۆ تەواوی خوێنکارانی قۆناغی یەکەم یاخود وەجبەی یەکەمی دامەزراندنی زانکۆی سلێمانی کە لە ساڵی 1960 دامەزراوە لەلای ئەوان بەجێهێڵێ ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لەم مەراسیمە تایبەتە لە زانکۆی سلێمانی بۆ ئێوە تەواوی بینەرانم گواستەوە ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بۆ ستۆدیۆ فەرموون.